لدبستان کوبانه پنابرین روجاوای کردستان لحولره به انجام دان ریکارین وزارت تندرستی هروها رنماین وزارت پرورده خویندوان خواندنا خبردوام دکن ریوبری و دبستان جید بیجید هیان ها هیچ حالت تو مارکرنا ویروس کرونا لناو خویندوان انوان و مامستایان نهاتنه تو مارکر به وی آوایی در باسی ناو دبستان خود بین دا کو جدوری ویروس کرونا خواندنا خبردوام بکن لدبستان کوبانی پنابرین روجاوای کردستان و لحولی را پایتخت به انجام دان ریکارین خوب پاریزی جویروس کرونا خواندوان در باسی ناو دبستان دبن. رهبر دبستان کوبانی یا بنارتیجی چوانی ریکار و رنماین وزارت تندرستی و وزارت پرورده جبو خوب پاریزی جویروس کرونا تین ازمان و تاکید که حیانها تو خواندوان آنگو ماموستهک دناو دبستان کوبانی دا به ویروس کرونا نکتیه. طبعا دەستخۆشی بە وەزارەتی پەروەردە دیارە هاوکارێکی باش لە هەم لە پێدانی ڕێنماییەکان بە قوتابخانەکان و هەمیش لە دابینکردنی پێداویستیەکانی خۆپارێزی چ لە کەمامە و تاقیمات و پێداویستیەکانی دیکەی جیهازی گەرمی پێوەوانە یا ڕۆژانە لە لیژنەیەکەی لە قوتابخانە و لیژنەیە بەکاری خۆی ڕۆژانە هەڵدەستیەوەیە کە فەحسی قوتابیەکانەکە پێش ئەوەی داخلی قوتابخانە بن و جگە لەوەش تەئکید لەسەر بەستانی کەمامە لەلایەن قوتابیانەوە دەکرێت خۆشبەختانە هیچ حالەتێکی کۆڕۆنا نە لە مامۆستا نە لە ئیدارەوە نە لە قوتابیانیش لە قوتابخانە ئێمە تۆمان نەکراوە. دناف پولن خواندن و دمین بهنودانه دا تو خواندوانی که بی ماسک نابینی و خواندوان جی به انجام دان ریکارین روبروبون ویروس کرونا دلخوشن. ما قالك خشى وأما هذا قالك يعني حرصا خاد كن وماسك خو أبدا دانينا يجبو تشبني كورونا نيف مدتشينا به. از ماسك خو داتينا أختي دارن مكتب از ماسك إنه البرد كم جوانا أو نخوشي هره وماسك خو لو بكارتين. یا بنارتی آتایبت به پنابرین روجاوای کردستان 1300 خواندوان پنابر جو پولای که حیانهان لیدمینن و حیانها جی تو خواندوانک آنگو ماموستهک به ویروس کرونا نکتیه. زردشت همه کردستان 24